لا هەولێر و لە بەردەم نەتەوە یەکگرتوەکان هۆشداری توندرایە عێراق و پارێزگاکانی بەتایبەت بەغدا لەسەر کوشتنی سەگی بێلانە. لەلایەکی تریشەوە بۆرێ دڵناسکەکەی هەولێر جارێکی تر شکاوەتەوە. مانوو چەنەوەڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. با دروشمی نا بۆ کوشتنی سەگ چالاکوانانی ئاژەڵ پارێز لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتوەکان لە هەولێر گرت بوونەوە. ئەوان عێراق بەوە تۆمەتبار دەکەن کە بە عەقڵیەتی ساڵانی حەفتاکان و لە ڕێگەی لولەی تفەنگەوە کۆمەڵکوژی بەرامبەر سەگە بێلانەکان ئەنجام دەدەن. ئاژەڵ پارێزان ڕەخنەی توند لە حکوومەت دەگرن و دەڵێن عێراق سەرەڕای هەبوونی بودجەی زەبەلاح لە بری دروستکردنی پەناگەی شیا و درندانەترین ڕێگە بۆ لە ناوبردنی ئاژەڵەکان بەکاردێنێت. بە شێوەیەک تەنیا لە بەغدا کوژرانی نزیکەی 20,000 سەگ تۆمار کراوە کە زۆربەیان بێچوو دایکی شیر دەربوون. چالاکوانان پەیامێکی ڕوونیان ئاراستەی کۆمەڵگەی نێودەوڵەتی و حکوومەت کرد. ئەم خاکە تەنیا بۆ مرۆڤ نییە، بۆ یەکاتیەوە هاتووە کۆتایی بە عەقڵیەتی گولە بهێنرێت و شێڵتەری شایستە بۆ ئاژەڵە بێلانەکان دابین بکرێت. جارێکی دیکە و وەک خوی هەمیشەیی هێڵی سەرەکی گواستنەوەی ئاوی ئیفراسێ لە هەولێر شکا. ئەم بۆریەی کە بەهۆی زوو لە کارکەوتنی بەدڵە ناسکەکە ناسراوە لە ساڵی نوێدا تووشی یەکەم شکان بوو. هەرچەندە تیمەکانی چاکردنەوە دوانیوەڕۆ گەیشتنە شوێنی شکانەکە و دەستیان بە کارکردن کردووە، بەڵام چاکردنەوەی برینەکانی ئەم بۆریە 12 بۆ 16 کاتژمێری پێویستە. بەڵام مژدەی گەڕانەوەی ئاو بۆ ماڵان کەمێک دوورترە، چونکە لانیکەم 24 کاتژمێری تری دەوێت تاوەکو ئاو لە بۆریەکەەوە بدرێتەوە و دەگاتە ناو تۆڕەکانی دابەشکردن. بارانی ئەم ساڵ مژدەی ژیانەوەی ئاوی کانی و سەرچاوەکانی ئاوی بەگوێی هەمومان دادا و ئەوە تا دوای 2 ساڵ لە توینەتی کانی کوێرەکانی لە بازاڕی ڕانیا قاقای لێدایە و دیمەنێکی سحراوی بە قەزاکە بەخشیەوە. ئەم دیمەنە جوانەی ڕانیا تەنها سەرەتاکەیە، چونکە زمانی ژمارەکان دەڵێت بارانی ئەم ساڵ دڵخۆشکەرە. بەپێی دوایین ئامار سلێمانی بە تۆمارکردنی 427 ملیم باران تەڕترین پارێزگای هەرێمە. لە دوهۆک و هەولێریش بارانبارین بازدانێکی مێژووی تۆمار کردووە. بە جۆرێک لە دوهۆک ڕێژەکە 7 هێندەی ساڵی ڕابردوو زیادی کردووە. ئەم لافاوە لە باران نەک هەرکانیە وشک بۆکانی ژیاندەوە، بەڵکو مەترسیەکانی وشکە ساڵی لە تەواوی کوردستان ڕەواندەوە. لا گوندی سەرنەوس ڕێگای قوتابخانە بووە ڕێگای کۆچی هەمیشەیی دوو خوشک و برا، دوو پەفولەی تەمەن 7 و 10 ساڵان کاتێک بە جانتای پڕ لە خەونەوە بەرەو پۆلەکانیان دەڕۆیشتن، بەڵام ئۆتۆمبیلێک خەون و تەمەنیانی لە باوەش گرت و بەرەو مەرگێکی ئەبەدی بردننی. ئەم خوشک و برایە وانەی دارا دووداری دی بوو بە وانەی کۆتایی و دیداری دوودارەکە لە جانتاکانی شانیان بەجێمە. هەرچەندە ئەم خوشک و برا قوتابیە دوای ئەوەی ئۆتۆمبیلێک لیان دەدات با برینداری دەگەیەنرێنە نەخۆشخانە، بەڵام مەرگ مەودای نەدان و بەیەکەوە بەرەو ئاسمان فڕین و جانتاکانیان بوون بەوانەیەکی پڕ لە ئازار بۆ دڵی هەموو کوردستان. سەرنجتان ڕاتێکەشم بۆ هەواڵێکی دیکە لە کەرتی تەندروستی هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ گەرمیان بە شێوەیەکی گشتی و قەزای کەلاریش بە شێوەیەکی تایبەتی لەسەر بودجە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی گەرمیان ئامێرێکی مۆمۆگرافی بۆ بەشی تیشکی نەخۆشخانەی گشتی کەلار تەرخان کرا. پێشتر نەخۆشخانەی گشتی کەلار کە دنیایەک مەسەڵەن گوند و قەزا و ناحەیەی تری لەسەرە بێ بەش بوو لەم ئامێری مۆمۆگرافیە دەبوو بۆ پشکنی بچوونایەتە سلێمانی یان شارەکانی تری کوردستان. بەڵام ئێستا ئامێری مۆمۆگرافیەکە گەیشتووە و تەندروستی ئەمڕۆ بڵاوی کردوێتەوە کە دەست بە دانانی کراوە و دەتوانرێت پشکنینەکە ئەنجام درێت. ئەم پشکنینە زیاتر بۆ ئافرەتان ئەنجام دەدرێت لە بۆ پشکنینی مەمک، دەرکەوتنی نەخۆشی شێرپەنجە و هەر کێشەیەکی ترکە لەم بەشەی جەستەدا هەبێت. بەم ئامێرە دەتوانیت تۆ پشکنینەکەی خۆت بکەیت. تەندروستی ئاماژەی بەوەش کردووە هەر ئافرەتێک هەر ژنێکی سەر و تەمەن 40 ساڵ دەبێت هیچ نەبێت ساڵانە یەک جار ئەم پشکنینە بکات بۆی بزانرێت هیچ گرەیەکی شێرپەنجەیی لە مەمکیدا نییە. بۆیە ئامێرەکە جێگەی خۆی گرتووە و ئەو خەڵکانە و ژنانی گەرمیانیش دەتوانن سوودمەند بن لێی. ماوەڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شاد بۆ هەموو لایەک.